شەقامێکی باریک و بێشۆستە، نەبوونی هیچ جۆرە سەوزاییەک، شکان و تێکچوونی بەشێک لە بربەستەکانی نێود و شەقامەکە و بەدینەکردنی هیچ ئەندەرپاس و ئۆڤەریوتێرنێک لەسەر ڕێگاکە لە خاسیەتەکانی دەروازەی شاری سلێمانین لە باشووری ڕۆژهەڵاتی ئەو شارەوە. بەپی وتی لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی زۆرترین ڕێژەی زیادەڕۆیی بۆ سەر موڵکی گشتی لە دەروازەی باشووری ڕۆژهەڵاتی سلێمانی ئەنجامدراوە بەراورد بە دەروازەکانی دیکەی شارەکە. ئەم زیادەڕۆییەش بە هۆکارێکی دیکە دادەنرێت تا ئەوەی دەروازەی شار سیمای شارستانی لێ نەنیشێت. یەکێکی دیکە لە سیماکانی دەروازەی چوونەناوەوەی پایتەختی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان بوونی چەندین دەستی کار و جوتیارە کە سەرقاڵی ئاژەڵداری و بەخێوکردنی مەڕووماڵاتەکانیان لە دەروازەی شار کە ئەمە هێندەی سیمای گوندێکی پێوە دیارە، نێو هێندە سیمای دەروازەی شارێکی پێوە دیار نییە. دەروازەی هەر شارێک پێناسەی خودی شارەکە دەکات، بەڵام پێ ناچێت دەروازەکانی شاری سلێمانی وێنایەکی جوانی شارستانیەت و ڕۆشنبیری دانیشتوانی پارێزگاکەیان نیشان گەشتیارانی بیانی و لە هەمان کاتدا گەشتیارە ناوخۆییەکان و ناوەڕاست و خواروی عێراقدا بێت. بەو پێی حکومەت وەک ناوچەیەکی دوورە دەستی ژێر قەڵەمڕەویەکەی خزمەتگوزاریەکانی پێگەیاندووە. فلکەی قەرەداغ بەهۆی هەڵکەوتی استراتیژیەکەیەوە چاوەڕوان دەکرا بکرێت بە شاکارێک بۆ هاتوچۆکردنی ئۆتۆمبیل و لە هەمان کاتدا بەخشینی سیمایەکی جوان بە دەروازەی شاری سلێمانی. بەڵام نەک ئەو شوێنە نەکرا بە شوێنێکی نمونەیی، بەڵکو ئەندەرپاسەکانی ئەو فلکەیە لە کاتی دروستکردنی لابران و بەو هۆیەوە ڕۆژانە ڕووداوی هاتووی نەخوازراوی تێدا ڕوودەدات و تا ئێستاش ڕۆحی دەیەها سەرنشین و شۆفێر ئەو دەروازەیە کێشاوێتی. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هۆکاری پەراوێزخستنی شارەکەی لەلایەن یەکە ئیداریەکانی پارێزگاکە بۆ ئەوە دەگەڕێنێتەوە بنەمای گەشەکردنی شار لەسەر بنەمای قەدەرە نەک پلان. بۆ هەمیشە مەدخەلی شارەکان پێناسەیەکی عملیە بۆ ئەو سەردانیکەرانەی کە داخلی شارە بن، مۆرکی ئەو شارە یەتە بەرچاوی پێناسە و تعریفی ئەو شارەکە، بۆیە ئەبێ احتیمامی خاص بەم دەروازەیە بدرێت. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە دەروازەی بەتایبەتی دەروازەی ڕۆژهەڵاتی شاری سلێمانی، ئەو دەروازەیە زۆر ئیهمال کراوە لەبەرەوەی سەرەڕای ئەوەی کە زۆرترین تەجاوزات لەو شوێنە هەیە، بێبەرنامەیەک هەیە ئەکرێ بڵێم مەسەڵەن ئەو هەموو گەنجینە و ئەو هەمووە حتا ئێسەوای لێ هاتووە سەوزە فرۆشەکانیش لەسەر جادە سەرەکیەکەن، یعنی سیمایەکی زۆر ناشایستەی بە سلێمانی هەیە. بۆیە ناکرێ من بەش بە حاڵی خۆم ناتوانم بڵێم قەیرانی دارایی بکەم بە پاساو بۆ ئەوە، چونکە ئەبێ ئەو لە ئەولەویەتی شارەوانی ئەو شارە بێ کە احتیمام بە مەدخەلی شارەکەی بە. ڕاستە قەیرانی دارایی تاسیری هەیە، بەڵام خۆ هەرەی توانیم تەختێتێکی بکە، مەسەڵەن جادە خەدەمیەکانی تەرتیبی بکە، شۆستەکان دروستکرێ، حتا شۆستەشی نییە، سەوزایی نییە، یعنی فەوزایەکی زۆر هەیە. حتا ئەوە زۆر پێویستمان بە ئۆڤەریوتێرن و هەندێک ئەندەرپاس هەیە لەوێ کە ئیزدیحامی سەرشەستی کەمەکاتەوە، ئەوانە بێ لە ئەولەویاتی خەمی شارەوانی و وەحدە ئیداری سلێمانیا بێ. بە مەبەستی بەدواداچوون بۆ هۆکاری پەراوێزخستنی دەروازەکانی شار پەیوەندی گرت لەگەڵ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی، بەڵام بە بیانی و بەرچاو ڕوون نەبوونی پێویست لەسەر پرسەکە ئامادە نەبوون قسە بکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.